مەگەر درۆزن بزانێت کام حیزبە شایستەی دەنگی تۆیە. لا نووسینی ئارام ڕەفعەت. بەیانی دەنگدانە کە دەچیتە سەر سندوقەکانی دەنگدان ڕەنگە جارێکی تریش بیر بکەیتەوە کامیان شایستەترن. من دەڵێم درۆزن و خەڵەفاو دەزانن. هەر بۆ نمونە با یەکێتیەکەی تاپاڤڵ و بەرەی گەلی کالاهور بخەینەتە نیشت یەکتری. بۆیان دوانم هەڵبژار چونکە ئەمیان هێشتا خوێن لە دەستی دەچۆڕێت و ئەویش لە جەستەی. بۆ خوددا پێم بڵێن کاپاڤڵ و کالاهور لە دوانەیەک ناچن کە بەسکێک لەدایک بووبن. پێم بڵێن جیاوازیە و دوانە و حیزبەکانیان چییە؟ مەگەر درۆزن بزانێت. ئێستا کاپاڤڵ و یەکێتیەکەی لابەرە و ڕەوتەکەی کەعالی و هەڵوێستەکەی بخەنە تەنیشت کالاهور و گەلەکەی. چ جیاوازیەک لە نێوانیاندا دەبینن؟ واز لە قارەمانەتی کەعالی بێنن. کورد دەڵێت چۆلەکە خۆت چیت و چەلاو ئاوی گۆشتەکەت چییە؟ بەڵام پێم بڵێن بەرەکەی کالاهور و ڕەوتەکەی کەعالی لەکوێی چەپ و ڕاستی سیاسەتدان. دیسان مەگەر هەر درۆزن بیزانێت. کالاهور بەرەی گەل دەخەینە لاوە و کاسەلاح و یەکگرتووەکەی دەخەینە تەنیشت کەعالی و هەڵوێستەکەی. ئای بول قاسم چۆن لێمان بوویتە کەڵەشێر؟ بۆ خوددا پێم بڵێن چ جیاوازیەک لە نێوانە و دوو پاڵەوانەی زەمەنی پڕوپوچیدا دەبینن. فەرموشانە و خانەکانی کەعالی و کاسەلاح بپشکنن. بزانن بۆ دەرمانیش جەنەتیکێکی کوردبوون لە وجودی ئەو دوانەدا دەدۆزنەوە دووبارە مەگەر درۆزن یان گەمژە بیزانێت. ئێستا سەرەی کەعالی باپیر و کۆمەڵی دادگەریەکەیەتی و باو بخەینە تەنیشت کاسەلاح و یەکگرتووەکەی. چ شتێک ئەو دوو قاعیدە ڕیش و ئایدۆلۆژیا و ئینتیما دیزاین کراوە لە یەک جیا دەکاتەوە. دیسان مەگەر هەر درۆزن لەگەڵ جنێوفرۆشەکان بیزانن. ئێستا کاشاسوار و نەوەکەی بخەنە جێگای کاسەلاح و با بەراوردەکە لە نێوان کەعالی و دادگەریەکەی و کاشاسوار و نەوەکەی دابێت. مەگەر هەردووکیان پاڵەوانی زیندان نین، جیاوازیەکەیان هەر ئەوەیە. کەعالی بەر لە گیرانی لە خەودا پیاسەیەکی لەگەڵ خوددا کرد و بەڵام نازانین پیاسەکەی بەر لە گیرانی کاشاسوار لەگەڵ کێدا بووە. لە پیاسەکەی کاشاسواریش خۆش دەبم. بەڵام پێم بڵێن 10,000 ساڵ کاشاسوار زیندانی بێت و 12,000 ساڵیش کەعالی چ لە دۆخی کورد دەگۆڕێت؟ واز لە هەمویان بێنن. گای بنە بێننە مەیدانی بەراوردکاری پارتیەکەی بارزانی. ئێستا و گابنەیە لە تەنیشت هەر هەموو ئەوانی تر دابنێ. هەر لە یەکێتی و بەرە و ڕەوتەوە تا یەکگرتو و کۆمەڵونەوە. چ دیمەنێکتان دێتە بەرچاو؟ کاراسانیتان بۆ دەکەم. فیلمەکەی من بەراز و تۆ بەراستان بیر ماوە؟ ئەها دایکە بەراز و بێچوە سڵقاوخۆرەکانی لە سڵقاوخۆریدا لە سڵقاوی گەندەڵیدا هەر هەمویان بەرازن. لە ئێستادا ماسۆڵکەکە سڵقاوی زیاتر و کودەڵەکانیش کەمتر. هەر بە جددیمە. پارتی کراسێکە و هەر هەمویان شیتاڵێکیان لێدادڕیوە. جا هەیە لە ئێستادا کەمێک زۆرتر و هەیشە لە داهاتوودا. هەرچەندە من لە یەکەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ئایاری 1992دا بایکۆتم کرد و نەچوومە دەنگدان، هێشتا لەگەڵ بایکۆت نیم. بەڵام ئەگەر لە ڕقی مالۆسەکە دەتەوێت کودەڵەکانی بە دەنگی تۆ گەورە بن یان بە خەیاڵی هێلکە و ڕۆنێک دەنگ بە دایکە بەراز دەدەیت تا هێلکەت بۆ بکات، ئەوە هەر ئێستا سەردانی دکتۆرێکی دەرونی بکە. تێبینی ویستم گۆڕانیش بخەمە ڕیزی بەراوردکاریەوە، بەڵام بیرم کەوتەوە شەیتانیش دەست لە مردوو دەشوات. بامنیش گوناهێکی تر نەخەمە پاڵگوناهی ڕۆژگارێک ئومێد هەڵچنینم بەو بزوتنەوەیە. تەبعەن چاومانە کاکە حەمە و سۆشیالیستەکەی. من بەراز و تۆ بەراز هەمومان هەر بەرازین بەم سەڵقاوە دڵشاوە گاڵێ مەمنون و رازین. من بەراز و تۆ بەراز هەر هەمومان هەر بەراز بەم سڵقاوە دڵشاوە هەر هەمومان هەر رازین. دایم قاوە قاوەکەی چاوەڕێی سڵقاوەکەی هەیلۆلۆلۆ هەیلۆلۆ چاوەڕێی سڵقاوەکەی هەیلۆلۆلۆ هەیلۆلۆ چاوەڕێی سڵقاوەکەی. بیخوا نۆشی جانتان بێ بە باز و ڵێشتان بێ خنجیلان و بچووکین بەرازی ئێسک سووکین گرتما قەتی گۆچانە دەم و قەپۆس ماپانە هەیلۆلۆ